پەروەردگارا ئێمە بۆم سەرزەمینە بەرەکەتداری کوردستان داوای هەموو خێر و بێرێک و لێکەین و هەموو شەڕ و شۆڕ و خراپەیەکیش لە واری مەدوور خەرەوە. پەروەردگارە بە میهرەبانی و گەورەیت ڕەمەزان و بەسەراگەڕاندینەوە و ئێمە هێشتا لێرەین و دنیامان جێنەهێشتووە. بەم بەربارانە بەهاریەی ڕەحمەت و لێخۆشبوونی تۆوە لەم ڕەمەزانەدا دڵ و ڕۆح و گیانمان پاراوە. دەی بەخشندەی میهرەبان، هەر بەم لوتف و گەورەیە بمان بەخشە و لێمان خۆش بە. ئەی بەخشایەندەی خاوەنی عەتا، عاسیەکان کێیان هەیە جگە لە تۆ؟ گوناهبارەکان تۆیان نەبی ڕووکەنەکوێ؟ بەخوا خوایە کە لێشمانەگریتەوە هەر عەتایە، کە دەرگایەکمان لێداخەی بۆ ئەوەی ڕەشەبایە و دی و دەرگاکە نەمان با. پەروەردگارا ئێمە بۆم سەرزەمینە بەرەکەتداری کوردستان داوای هەموو خێر و بێرێک و لێکەین و هەموو شەڕ و شۆڕ و خراپەیەکیش لە واری مەدوور خەرەوە. خوای گیانەی خالقی یەکتا، دڵ و دەروونێکمان پێ ببەخشە خاڵی لە ڕقوکین، پڕ لە لێبوردەی و بەخشین. پەروەردگارا دەرگاکانی حکمت و تێگەیشتن و پێگەیشتنمان لێ بکەرەوە. بە ڕەمەزان ڕەمەزانیمان کە لە ڕیزی پێشوازی کارانی فریشتەکان و ڕوحی سەرگەورەیان ئادامان نێ. پەروەردگاری گەورە و میهرەبان، بە گەورەی ڕەمەزان گەورەمان کە گەردنمان لە تەوقی ئاگر ئازاکە و بەر لێبوردنی گشتی ئەم مەراسیمە ئاسمانیەمان خە. خوایە بە ڕەمەزان فێرمان کە ئارامگر و بە ئیرادە بین. بە ڕەمەزان حاڵیمان کە باشترینی خەڵق و باشترینیان بین بۆ خەڵکی خوا. بە ڕەمەزان فێرمان کە بەخشندە بین، لێبوردە بین، بەهێز و بوێر و دڵاوا بین. بە ڕەمەزان فێرمان کە دوورکەوینەوە لە نزمی، لە هەوەسبازی، لە چاوچنۆکی، لە ڕەزیلی، لە ڕیا، لە نیمایش و خۆ دەرخستن. خوایە گیان پەروەردگاری بەسۆز و میهرەبان، بە ڕەمەزان بەرزمان کەرەوە. بە ڕەمەزان بۆ بەرزاییەکانی خۆشویستن و لە خۆگرتن و پەرۆشی و خەم خواردنمان ببە. بە ڕەمەزان دڵ و دەم و داوێن پاکی و سینە سافی و چاکەی گشتیمان تیا بەهێزکە. بە ڕەمەزان تێمان گەیەنە چۆن خاک و خەڵکی خۆمان خۆش بوێ، چۆن وڵات پارێز، ژینگە پارێز، سنووری حەڵاڵ و حرام پارێز، بە شەرەف و بە ئەخلاق و بە شەرم بین. بە ڕەمەزان گەورەمان کە، بە ڕەمەزان ڕەمەزانی ترمان کە، بە ڕەمەزان بەرزمان کەرەوە بۆ بەرزاییەکانی تەقوا. ئامین ئامین. پەروەردگارمانەی بەخشندەی میهرەبان، سەڵات و سەلامی خوا لە دیداری نورینی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. وصلی اللهم على نبي الأمي وعلى آله وصحبه.